بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتتان لەگەڵ هاوکارم شوان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون هیواخوازین تا کۆتایی بینەرما بن بۆی کە سوودمەند بن لە تەواوی بڕگە و بابەتەکانەوە. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و باینتان باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک. ساز بەخواژ ئەمڕۆ دەرفەتە بوو بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین و یەکێکیش لەو بابەتە گرنگانەی کەوا ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ دەمانەوەیە باسی بکەین و قسەی لەسەر بکەین. دیدارێک هەیە لە پارێزگای هەڵەبجە بۆ شاعیری گەورەی کورد تایربەگی جاف هەوڵ دەدەین کۆمەڵێک زانیاری لەسەر مێژوو ژیان و وەروەها بەرهەموو ئەو چالاکی کەوا لە پارێزگای هەڵەبجا وەکو دیدارێک بۆ شاعیری گەورەی کورد تایربەگی جاف ساز دەکرێت لەگەڵ ئێوەیە پێکەوە لەگەڵ میوانێکمان لەوێەوە دەبێت گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین. بەڵازان لە چەوەری دوی بەرنمەکەماندا باز لە کاریگەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکرد لە هەرێمی کوردستاندا زانینەم ڕێکخراوانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پرسە گرنگەکان لەسەر ئەو قەیرانانی کە ڕوودەدەن یاخود لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە هاوڵاتیان دووچاری دەبن ئەو ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستاندان کە ژمارەیەکی زۆر ڕێکخراون ئایا تا ئێستا توانیویانە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا دروستکەن بۆی کە بتوان ئەو کێشە و گرفتانەی کە هاوڵاتیان هەیەە چارەسەری بکەن یاخود ئەوەیە کە بەشێکی زۆریشیان سەر بەلایەنێکی حزبین و ناتوان کاریگەریکی ئۆتوانەوێ بەڵام بە شێوازێکی گشتی ئەو ڕێکخراوانە لەلایەن زۆرێک لە چالاکەوان لەلایەن زۆر لە ڕۆشنبیرانەوە بەڕێوە دەچێت بزانی تا چەند گرنگە کە ڕۆڵ و کاریگەریان هەبێت لە پرسەکاندا و هەروەها تا ئێستا ئەوەی دیارە بە شێوازێکی ئەوتۆ بە شێوازێکی دیار ئەم ڕێکخراوانە کاریگەریکیان نەبووە لەسەر پرسەگرەکان لەسەر ئەوەی کە بتوان ببنە هەماهەنگ لەگەڵ حکوومەتدا بۆی کێشەکان چارەسەر بکرێت بۆ لە تەواوی جیاندا لە زۆرێک لە وڵاتەکاندا ڕێکخراوەکان دەتوانن زۆرێک لە کێشەکان چارەسەرکەن بەهۆی ئەو فشارانەی کە لە حکوومەتی دەکەن بەهۆی ئەوەی کە بتوان بە شێوازێکی مەدەنی خۆپشاندان و کۆمەڵێک ئەرکی کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت بیگرنەبەر بۆی کە بتوان چارەسەر بۆ قەیرانەکان چارەسەر بۆ کێشانەی کە هاوڵاتیان هەیەە جێبەجێ بکەین. وڵایستان دانیال ویستمەوە بڵێم ئێستا بە ڕۆژ زۆر گەرمە بە شەویش زۆر ساردە ئەم جیاوازی بەرزبوونەوە و نزمونەی پلەکانی گەرما و بەتایبەتیش لەم قۆناغەیە کەوا کۆڤید-19 لە هێشتا لە هەرێمی کوردستان زۆر بە توندی تەشەنەی سندۆ هیوادارین هاوڵاتیان خۆیان بپارێزن پابند بن لە گۆڕینی جلوبەرگ و چوونە دەرەوە هاتوچۆکانیان بە شەو بڕۆژ لەم وەرزەیە لە هەرێمی کوردستان تۆزێک خۆپارێزی زیاتر پێویستە وەک ئەگەر بینەری ڕێگەی کەشوهوا بین لە بەرزبوونەوە نزمونەی پلەکانی گەرما هەست بەو دیاردەیە دەکرێت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک پابزانین پلەکانی کەشوهەوا لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆ چۆنی دەبێت.
بەڵایزان هەوڵەدەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر دیدارێک بکەین کەوا لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە پارێزگای هەڵەبجە ساز دەکرێت. پێم وا بێدانیار بۆ ماوەی 2 ڕۆژ دەبێ ئەو دیدارە کەوا لەسەر ژیان و وەروەها بەرهەمە شعریەکانی شاعیری دیاری کوردستان کە ئەوێش تایربەگی جافە وەکو یەکێک لە کەسایەتە دیار و وەروەها شاعرە گرنگ و جێدەستە دیارەکانی کلاسیکی کوردیە کەوا کۆمەڵێک بەرهەمی ناوازەی هەیە و ئەمڕۆ دیدارێک بۆ تایربەگی جاف دەکرێت وەروە تایربەگی جاف کوڕی عادیلە خانمە. عادیلە خانم وەکو یەکەمین خانم لە ئاستی عێراق کە دەبێتە قایمقام لە هەڵەبجەی شەهید لە سەرەتاکانی سەدەی 19دا دەبینی ئەوە یەکێکە بێت لە با بڵێن حاڵەتە تایبەتەکان واتە بن لە تایربەگی جاف لە ناو بنەماڵەوە وەروەها خانەوادەیەکی ئەهلی علم و وەروە معریفەت و ڕۆشن فکریە لەدایک دەبێ وەروەها پلە و پێگەیەکی سیاسی و وەروەها پلە و پێگەیەکی کۆمەڵایەتی باشیشان دەبێت چونکە محەممەد پاشای جاف وەکو ڕئیسی یاخود سەرۆکی عشیرەتی جاف لەوێ دەبێت بۆ ئێمە بۆ زیاتر ئاشنابوون بە تایربەگی جاف وەروەها بە بەرهەمەکانی میوانداری زۆر بەڕێز پەروێز نیازیمان کردو وەکو بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری لە پارێزگای هەڵەبجەوەکەوان دیدارێکیان ساز کردو دەچینە لای ئەو با کۆمەڵی قسە و باز لەسەر ئەو دیدارە و چالاکی ئەوان بکەین. مامۆستا پەروێز سڵاوت لێبێ ئەگەر گوێت لە ئێمەیە باسێک لەو چالاکیە بکەیتکەوە ئەو ئەمڕۆ ئامادەتان کردووە وەروە بڕیارە 2 ڕۆژ بخایەنێ ئەگەر بێت و باسێک لەو دیدارەی بەڕێوەبەرایەتەکەتان بۆمان بکەیت. بەڵێ سپاس بۆ کەناڵی پەیام کە لێرە ئامادەن و بۆ گواستنەوەی ئەو چالاکی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و ناڵی هەڵەبجە کە دیداری تایربەگی جافە شازادەی عەرشی عیشق یەکێک لە شاعیرە هەرە دیارەکانی کوردستان بەگشتی و سنووری هەڵەبجە و شارە زوور و هەورامان بە تایبەتی زیاتر ئێمە لەم دیدارەدا چەند توێژەرێک بەشدارن کە شارەزان لە بواری توێژینەوە ئوستازی زانکۆ و خەڵکی ئەکادیمین وەسەر لە بەیانی ئێستەوە کاتژمێردا دیدارەکە دەست پێکات و چەند شاعیرێک بەشدارن لەم دیدارەدا پاشتر چەند بەرهەمێکی هونەری وەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری شاعیرەکانی هەڵەبجە و شارە زوور و هەورامان هەر لە ئیفتیتاحی ئەم کارەدا و مانەوێ بڵێن کە هەڵەبجە شاری شاعیرانە هەڵەبجە شاری نووسەران و ڕۆشنبیرانە ئەمانەوێ ئەو مێژوە پرشنگدارەی هەڵەبجە کە لە بواری شعر و ئەدەبیات هەیەتی بە زیندوی بۆ نەوەی نوێ باز بکرێ و ئەو خەڵکانی کە لێرە بەشدارن لێ کۆڵەرەوەکان لە شارەکانی تری کوردستانەوە لە کەرکووک لە هەولێر لە لار و سلێمانەوانە ئەو زانیاریان تایربەگی جاف قسەکرد. زۆر باشە مامۆستا پەروێز وەک دەزانین تایربەگی جاف و هەروە برای ئەحمەد موختاربەگی جافی شەواتە بنەماڵەیەکی ئەدەبدۆست و شاعیرن. ئامانج لەم دیدارە چی بوو؟ بۆچی تایربەگی جاف بۆچی لەم تەوقیتەیە ویستان چی بڵێن چی بگەێنن و بڕیارە بە وردی یا ئەو پلان و پرۆژانەی کەوا لە 2 ڕۆژی دیدارەکەتانە دەبێت لێکۆڵینەوەکان تایبەتمەندتر دەبن بە چی تایربەگی جاف ژیانی یاخود بەرهەمەکانی یاخود ئەفکاری یاخود چ لایەنێک لە شێعرەکانی؟ بەڵێ دیارە وەگامەژت پێدا جەنابە دێمام دیدارە هی ماوەیەک پێشێستە بوو پێش پەتای کۆرۆنا بوو بەڵام بەوەی پەتای کۆرۆناوە دواخرا بوو ئەم کاتەی ئێستا و لە ئێستاشا هەوڵمانداوە بە شێوەیەکی خۆپارێزی تەندروستی ئەو هۆڵەکەی بەڕێستان لە زوومی کامێرەکاتانەوە بینرێت بە خۆپارێزیکی تەندروستی باشەوە میوانان پێشوازی لێکرێن و بەرنامەکان دەست پێکە و ئامانجیشمان لەوەیە تایربەگی جاف تا ئێستا هیچ دیدارێکە شاعیرێکی هەرە دیاری بنەماڵەکەیەتی هاوشانی ئەحمەد موختار جاف و عادیلە خانی دایکی کە لە ئیدارەدان و حکومڕانی و شعر و پێشخستنی بواری ئەدەبی و شعر لە پارێزگای هەڵەبجە ڕۆڵی سەرەکیان بنەماڵە هەبووە
تایربەگی جاف تا ئێستا هیچ دیدارێکی تایبەتی بۆ نەکراوە. ئێمە پێمان باش بوو یەکەم ئەو دیدارە بۆ تایربەگی جاف بکرێ لە هەڵەبجە و قسە لەسەر ژیانی و شیعرەکانی و تەنانەت تایربەگ یەکێک بلەوە کە شیعرەکانی زۆر دیارتر بوون، بەڵام تایربەگ لەبەرەوەی لە بواری سیاسی و ئیداریە بەشدار نەبوو، زۆر حەزی زیاتر خۆی بە تێکەڵی لە شاعیران و ڕۆشنبیران بووە، بۆیە ئینتیمای زیاتر بۆ خۆشەویستی بۆ شعر و بۆ ڕۆشنبیری هەبووە لە هەڵەبجە خزمەتی کردووە. پێمان باش بوو ئەو خزمەتێک کە بە بواری ڕۆشنبیری و بواری ئەدەبی لە هەڵەبجەدا ئەو کات کردوێتی ئەو خزمەتەی تایرباگیش لە بەرچاو بگیرێەوە لە دووتوێ کتێبێکیشدا لێکۆڵینەوەکانی چابەکرێ و لە دیدارەکەدا دابەشەکرێت. مامۆستا پەرویز، هیچ لەو لێکۆڵینەوانە هیچ بەرهەمێکی دەستنووسی تایربەگی جاف هەیەەوە تا هێشتا چاپ نەکراوە، یاخود لەو دیوانەی کە تایربەگ ئێستا لە بەردەست خوێنەرانە هەیە و چاپ کراوە لەو بەرهەمانەی کەوا لەو لێکۆڵینەوانەی ئەمڕۆ لەسەر ژیانی بەرهەمەکانی دەکرێت لەو دیدارەیە، هیچ بەرهەمی تازەی تایربەگ هەیە بۆ یەکەم جار بکرێتە بەردەستی خوێنەران؟ ئوستاز گیاندیارە ئێمە لێکۆڵەرەکان زیاتر قسەیان لەسەر شیعرەکانی تایربەگە و ئەگونجێ هەندێک لە توێژەرەکان کە ئوستازی زانکۆ و خەڵکی ئەکادیمی و دیارن قسەیان هەبێت لەسەر ئەو شیعرانەی تایربەگ ئەگەر چاپ نەکرابێ یان لە ئەو دووتێ و کتێبەی پێشووتری دیوانەکەی ئەگەر هەبوو بێت نەکرابێ و قسە لەسەر ژیان و ئەو کاروباری سیاسی و ئیداری ئەگەر ئەو کاری هەبوو بێ یان قسەی لەسەر کردبێ قسە لەسەر ئەو هەموو شتانەی لەلایەن لێکۆڵەرەکانەوە باڵێ قسەی لەسەرەکرێ چاوەڕی دیدارەکەکەین دیبەیتەکان کە پاژنی وەڕۆ و سبەیش بەردەوامە بێ و قسە و باسێکی زۆر لەسەر ژیانی تایربەگ و دیوانەکەی کە چاپ کراوە بکرێت. مامۆستا پەرویز، وەک دەزانین تایربەگی جاف لە بنەماڵەیەکی دەسەڵاتداری سیاسی و کۆمەڵایەتیش و بگرە ئابووریش بوو، بەڵام ناوەڕۆکی بەشێک لە شاعرەکانی گەر بخوێنیتەوە بگرە ئەحمەد موختار جافی براشی وەکو سوارچاکێکی سادەی ناو کۆمەلگای کوردی بگرە زۆر جاریش وەکو ئینسانێکی بێکەس و بێدەست شێعر دەنووسێ، هەڵتان داوە ئەم دیوەی ژیانی تایربەگ زیاتر بخەنە ڕوو کەسایەتێک بتوانێت لەو پێگە سیاسی و کۆمەڵاتیە بەڵام وەکو کەسێکی بێدەست و بێکەس و بگرە هەژاریش شێعر بنووسێت؟ بەڵێ جەناب جوان ئاماژەت پێدا. ئێمە تایربەگ لە بنەماڵەیەکی حکومڕانی دیاری شاری هەڵەبجە بوون، دایکی یەکێک بووە، باوکی یەکێک بوو لە حکومڕانەکان، دایکی و ئەحمەد موختار بەگی جاف و یەکێک بووە لە کەسە زۆر زیرەکەکانی بنەماڵەکەی، تەنانەت ئەو کاتێک کە مێجەرسۆن بە ناوی کارگوزارێکەوە یێتەماڵی تایربەگ زۆر ژیرانە بە وردی پێی دەزانێت کە ئەمە کەسێکی ئینگلیزە، ڕووی ئەو ڕۆشارەوەی هەڵ ناماڵێ بەس دوو بە دوو پێی ئەڵێ کە ئەو شوێنە جێبێڵێ کە پێی زانیوە کەسێکی ئینگلیزە کە بە ناوی کەسێکی فارسەوە هاتوو بە خزمەت گوزار خۆی ناساندووە. بەڵام تایربەگ زیاتر مەیلی بەلای ئەوە بووە لەگەڵ شاعیران و ڕۆشنبیرانە تێکەڵی هەبوو و حەزی لە بواری شعر و ئەوانە بووە، زیاتر حەزی لە کاری ئیداری نەبووە، تەنانەت باوکیشی زۆر هەوڵی لەگەڵداوە و مێژووی کە هەیە، بەڵام ئامادە نەبووە هیچ کارێکی ئیداری زیاتر بگرێتە دەست. هەرەوەش بۆ کەمتر لەواچێ ناوی وەکو ئیسا ئەحمەد موختار جاف یەکێ لە شاعیرە دیایەکانی و کە برای تایربەگی جافە زیاتر ناوی هەیە لەبەرەوەی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداریە و لە حکومڕانیدا بەشدار بووە، بەڵام تایربەگ لە حکومڕانی ئیداریدا هیچ پلەپایەکی ئیداری و سیاسی وەرنەگرتووە، تەنها لەگەڵ نووسەران و لەگەڵ شاعیرانە تێکەڵی هەبوو و حەزی لە بواری شعر بووە زیاتر بە تایبەتی. زۆر باشە مامۆستا پەروێزگەر، هەڵە نەبم ساڵانی 1970 تایربەگی جاف لەدایک دەبێ بۆ ساڵانی 1970 دقیق دڵنیانی، بەڵام پێم وابێ هەڵە ناکەم لەو ژمارانەیە، ینی تەمەنێکی کەمە دەبینین، ینی ئەحمەد موختار جافی براشی بە هەمان شێوەیش لە تەمەنێکی کەم وەفات دەکا. لەو قۆناغەی کەوا کۆمەڵی گۆڕانکاری سیاسیش وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد بگرە ئەو لەگەڵ سیاسەتیش داخڵ نەبوو، بەڵام دەبینی تایربەگی جاف لایانی شعری نیشتیمان پەروەری بگرە ئاینی و وەروەها بە تایبەت تایربەگی جاف کە شاعیرێکی توانین بڵێن لە ڕووی باسکردن لە عیشق و دەربڕینی هەست و سۆز و وەسفکردنی ناخی خۆی بە نووسین
زۆر بەناوبانگ بووە تا چەند هەوڵەدەن بتوانن لێکۆڵینەوەکان یاخود دیبیتەکان بەو ئاراستە برن کە زیاتر خەڵکی تایربەگی جاف بە هەموو دیوەکانیەوە بناسیێنرێت وەروەها بۆ ئامانجی کەوا تایربەگی جاف چەندێک ناسراوە چەندێک گرنگ و ڕێگەی هەبووت ئەو نێتیش خەڵک ئیسفادەی لێ بکە یاخود سوود لەو بابەتانەی ببینێ. بەڵێ جەناب دامەژت پێدا عمری تایربەک دیارە لە 43 ساڵی پێم وابێ کۆچی دوایی کردووە 1970 بۆ 1970 هەرچەند چەند باسێکی تریژەیە کە باسی ساڵێ پاشتر و پێشتر ئەکرێ بەڵام ئێمە ئەو سەرچاوە مێژویانەی کە زیاتر باز لەم ساڵەیە کە جەناب دێسا ئاماژەت پێدا و تەواوە بەڵێ لە عمرێکی کەما لە 43 ساڵیدا کۆچی دوایی کردووە بەڵام یەکێ لە هەر شاعیرە دیارەکانە کە توانوێتی شیعرەکانی کاریگەری و تەئسیراتی زۆر تەواوی هەبێ ئێمە لەم دیبەدەدا بەڵێ ئەو لێکۆڵەرانی کە بەشدارن ئەو خەڵکە ئەکادیمی و زانستی و ئەدەبیانەی کە لەم دیدارەدا بەشدارن باسی هەموو کایەکانی ژیانی تایربەگیان کردووە چ لە شیعرەکانیە چ لە بواری ئیداری و سیاسیە چ لە بواری ژیانی خۆیان کە تا چەند تەئسیراتی لەسەر تایربەگ دەوروبەر و شاعری شازادەی ئارشی عیشق ئێمە دیدارەکەمان شازادەی ئارشی عیشقە ینی بەڕاستی جێی سەرنج و تێڕامان سەرجەم شیعرەکانی تایربەگ ئەمانەوێ بەم دیبێتە وە دیبێتە ئەم توێژەرانە کە سازەکرێ لێرەوە بڵێن تایربەگ نمونەی جوانی و شیعر بووە و تایربەگی کەسە دیارەکانی بنەماڵەکەی کە توانێتی خزمەتێکی بەرچاو بە بواری ڕۆشنبیری وە شیعر بگەێنێ لەم لێکۆڵینەوەانەدا بە تاکید قسە لەسەر هەموو کایەکانی ژیانی تایربەگی جافەکرێ و بە هیوای سوود بە هەموو لای بگەێنین ئامانجی کارەکەی ژێمەیە گەاندنی ژیان و بەرنامەکە ئەو ژینانەی کە تایربەگ هەی بووە گەیاندنمانە بە کاتی خۆی. زۆر باشە مامۆستا پەرویز ئەم دیدارەی کەوا ئێستاکە کراوە ئێوە وەکو بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە پلانتان هەیە بۆ هەموو شاعیرانی پارێزگای هەڵەبجە لەم جۆرە لە دیدارە بکەن بە شێوەیەکی گشتی وە بە دیاریکراویش بۆ تایربەگی جاف پلانتان هەیە کە ساڵانە دیدارێک یاخود کۆڕێک سیمینارێک لەسەر وەکو یادکردنەوەیەک لەسەر تایربەگی جاف بکرێ یاخود تەنها دیدارێکە و پلانی ئەوە نەراوە ساڵانە بکرێ هەڵبەت ئەگەر بێت و بەپێی مەجال و کاتی گونجاوی ڕۆژگار بەس باز لە پلانەکانی ئەوە دەکەین لە هەم بۆ شاعیرانی ناوچەکە. بەڵێ بە تاکید بەرنامەمان بۆ سەرجەم شاعیرانی کوردستانەیە کە دیدار و کۆڕیان بۆ بگرێ ئەوانەی کە کۆچی دوایان کردو دیداریان بۆ بکرێ ئەوانەی کە زیندون ڕێزیان لێ بگرێ دیداری تریان بۆ بکرێ یان کە تا زیندون کاری پەیکەرسازی ئیشیان بۆ بکرێ بەرنامەمانەیە بۆ سەرجەم شاعیرەکانی کوردستان بەڵام هەڵەبجە خۆی بە شاری شاعیران ناسراوە و هەوڵەدەین سەرجەمە و شاعیرانە بەسەر بکرێن و کە یەکێ لە ئیشەکەی ئەمڕۆمان ئیفتاحی پێشانگایەکی شێوەکاری 15 شاعیری هەڵەبجە و شارەزور و هەورامانە کە خزمەتیان کردووە لەو بارەندا بەم کایە ئیشەڵا دەست پێکەین و پێشتر و پاشتریش بەردەوامە بین لە خزمەتکردنی سەرجەمە و کەسانەی چ شاعیر چ ڕووناکبیر و نووسەران کە ڕۆژێ لە ڕۆژان خزمەتیان بە دۆسی ئەدەبی و هونەری ڕۆشنبیری لە گەلی کورد کردووە بەگشتی و سنووری پارێزگای هەڵەبجە و شارەزور و هەورامان بە تایبەتی. مامۆستا بەشداربوانی دیدارەکە ئەمڕۆ بە دیاریکراوی دەمەوێت بزانم بە شێوازێکی گشتی گەرچی ئێستاکە بەوەی کۆڤید-19 تۆزێک هاتوچۆ و کۆبوونەوەکان گرفت دروزە بێ بەڵام هەوڵتان داوە لە تەواوی پارچەکانی کوردستان نووسەران لێکۆڵەرەوانی بواری ئەدەبی یاخود تایربەگناسان کۆبکەنەوە لەو دیدارەیە بەشداریان پێ بکەن سوود لە ئەزمون و نووسین و لێکۆڵینەوەکانیان وەربگرن. بەڕێز بە تاکید ئێمە هەوڵمانداوە لە هەر چوار پارچە کوردستان میوانە بێ بەڵام بەوەی پەتای کۆرۆناوە نەتوانراوە ئەوانەی پارچەکانی تری کوردستان بەڵام بە تاکید لە هەر چوار پارێزگاکەی تری کوردستان با بڵێم بە کەرکووکی خۆشەویستی شۆ میوانان لێرن بەشداربوانی لێکۆڵەرەکان لێرن هەوڵەدەین زۆرترین سوود بگا بەو خزمەتی کە تایربەگ بە بواری ئەدەبی. زۆر باشە.
مامۆستا پەروێستا چەند گرنگە لەم جۆرە لە دیدارەکان بە تایبەت لە پارێزگای هەڵەبجە لە بەرەوەی ڕێژەیەکی زۆر شاعیری زۆر دیاری هەیە بە تایبەت لە باڵێن سەردەمی کلاسیک و بە ئەم ڕۆژەوە تا چەند گرنگە ئەم چالاکیانەیەوە بەردەوام بن و گرنگیان پێ بدرێت تا ببێتە وێستگەیەک دەرفەتێک هەوارێک بۆ گرنگیدان و ئاوردانەوە بە لایانی شعر و ئەدەب و فەرهەنگ و کلتور لەو پارێزگایە واتە چ داواکاریەکتان هەیە ئەتوانێت لێرەوە بڵێن چی بۆ بەردەوامبوون لەم جۆرە لە دیدارانە؟ بەتاکی تۆ ئەو شاعیرە کلاسیکانەی ڕۆژگاری پێش و خزمەتی لە خزمەتەکانی باشیان کردەوە گواری ئەدەب و کەلتوری کوردی بە شیعر و ئەوە ئەدەبی گەشتووە ئەمە هەوڵە دەین لەم دیدارەدا هەمووی بە ئاشنا و بەجیلی نوێ ئاشنا بکەینەوە و خزمەت بە هەموو گەنجان و نان بکرێت. سپاس بۆ بەڕێستان ببورنەوە چ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا پەروێز نیازی بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرایەتی گشتی هونەر و ڕۆشنبیر و هونەر لە پارێزگای هەڵەبجەکەوە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو بۆ قسەکردن لەسەر دیداری شاعیر تایربەگی جاف کەوا بڕیار بۆ ماوەی 2 ڕۆژ لەو پارێزگایە بەردەوام بێ. سپاس بۆ ئامادەبوونیان بە هیوای سەرکەوتنی دیدارەکە و گرنگیدان و ئاوردانەوەی زیاتر بەلایانی ئەدەب و کلتور و فەرهەنگ لە تەواوی شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. مڵایزان ناوڕێکمان هەیە و دێنەوەلات. بەڵێزان لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆرێک لە فەرمانگەکان و نەبوونی موچە زۆرێک لە فەرمانگەکان بایکۆتی داوامیان ڕاگەیاندووە و بە تایبەتی تر ئەوەی کە گرنگەوە بەلای هاوڵاتیانەوە گرنگە فەرمانگە تەندروستیەکان کە دەبێتە کێشە بۆ زۆرێک لە هاوڵاتیان بە تایبەت بەشی فریاکەوتن لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان و خەڵکانێکی زۆر گرەی و گازندەی ئەوە دەکەن کە نەخۆشەکانیان دەبەنە فریاکەوتنی تەندروستی بەڵام هیچ کارمەندی یاخودی پزیشکێک لێ نابینێت بۆی ئەو بایکۆتەی کە لە کارەکانیان کردویانە و بۆ ئەوەی کە موچیان پێ نادرێت بەڵام ئەمەش کاریگەری کردوتە زۆرێک لە هاوڵاتیان کە پیان وایە ناتوان نەخۆشەکانیان چارەسەر بکرێت و زۆر جا دەبێت ئەوەی حاڵەتی مردن لە نەخۆشخانەکاندا. زۆر باشە نامەی هاوڵاتێکتان بۆ دەخوێنینەوە کە درەنگانی شەی ڕابردوو لە یەکێک لە قەزاکانەوە لە یەکێک لە ناحیەکان دەوروبەری پارێزگای هەڵەبجەوە نەخۆشەکەی بردووەتە نەخۆشخانەی هەڵەبجە و کە ئەمەش دەقی نامەکەیەتی کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردوێتەوە. مرۆڤ بێویژدام و گرنگ نییە کێ و پیشی چییە. دوێنێ نەخۆشێکمان هەبوو کاتژمێر 4:30 شەو لە ناحەیەک نزیک لە پارێزگای هەڵەبجەوە فراندمان بۆ فریاکەوتنی هەڵەبجە هەر ئەوەندە حاڵی خراپ و سیارەکە باڵی گرت و هێشتا وامان ئەزانی ناڕات جارجار هاوارمان لە شۆفێرە بەڕێزەکە کرد بە قوربانە بم لێ خوڕە ئەویش ئەویت بە قورئان لەوە زیاتر ناڕات خۆشی گەیشتووە بەردەم فریاکەوتنی هەڵەبجە کارگوزارێک هات بەدەمانەوە و براکەم چۆڵە لە کوێوە هاتون بڕۆنەوە بۆ ئێوتم بۆ وتی بایکۆتە چوومە ژوورە و پەرستارێکی ئێشە گروتی وڵا هیچ پزیشکێک نییە بیبینی و چارەسەری بۆ بنووسێت. ئەو دیمەرانی کە دەیبینن ئەوە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەیە کە درەنگانێکی شەو ئەم کەسە تەسویری کردووە ڤیددیۆی کردو و شاید حاڵی ڕووداوەکەیەوە دواتر لە نامەکەی داباز لەوە دەکات منیش بێموت بە ئێشەگرەکە بۆ خاتری خوا پزیشک ئەگەر بزانێت بۆچی خوێندوێتی و لە پێناو چی ئیدا خوێندوێت یارگیز ئەوە قوبوڵ ناکات ئەو نەخۆشە لەوێدا بە بێکەسی و بەزدەلیلی بمرێت. وەڵامی دامەوە جا ئێمە چی بکەین فشارمان بۆ هێنان تەلەفۆنێکیان کرد بۆ یەک دکتۆرێک وەڵامیان نەبوو هەر کۆڵم نەدا تەلەفۆنیان کرد بۆ دکتۆرێک وەڵامی دایە و حاڵەتەکەیان بۆ باز کرد ئەویش وتی ئەگەر فشاری بەرزە فلانە دەرزی و دوودانە حەبی لە جۆرە فلانشتی بدەنێک کاتێ فشاری خوێنیان گرت فشاری خوێنەکەی 23 لەسەر 4 بوو دەرزیەکە و حەپەکەیان بۆ نووسی وتیان بڕۆ لە دەرمانخانە وەریانگرا برادری دەرمانخانەکە سەیری کرد و وتی خۆ ئەمە مۆری دکتۆری پێوە نییە وتم حاڵەتی لە ناکاو و لە ڕووداما و حەبوو دەرزەکەی دامێ هەر ئەوەندە پەرستارەکەم بینی دواتر بزر بوو نەمان بینیەوە بە ناچاری ناوی خۆمان مەزنمان هێنا و گەڕاینەوە بۆ ناحیەکەمان ئەمە ڕەزا نەبوو ئەو حەقەتەیە کە دکتۆرێکی کورد تا بگات بە پەرستارێک وەرتاکێکی خۆپەرست و پارەپەرستی تر کە لە ژێر
پەردەی خزمەتکاری و فیداکاریدا هەزاران ئامانجیتری لە پشتەوەیە کە دوورن لە بەها و ئەخلاقێت و ویژدانی مرۆڤایەتی. ڕاستە ژیان سەختە، ڕاستە گەندەڵی و دزی و بەشبەشێن و بێموچەیی و قەیران لە دوای قەیران و باڵی بەسەر ئەم هەرێمەدا کێشەوە. بەڵام بەڕای من نەفسێتی پزیشکێک ئەبێت زۆر لەوە زۆر بەرزتر بێت کە زەمانەوەی لێ بکات پیشە پیرۆزەکەی فەرامۆش بکات، لە دوورەوە سەیری گیان لە دەزانی کەسانی ناو کۆمەڵگای خۆی بکات و بێویژدانی نەجوڵێت و بڕات بەهانایەوە. بەڵای زامەک دەبینە و دیمەنانە دوێنێ شەو لە یەکێک لە نەخۆشخانەکان پێم وابێ نەخۆشخانەی فریاکەوتنی پارێزگای هەڵەبجەیە گیراوە بەداخەوە بەرپرسیاری یەکەم لە ئەم حاڵەتانەی لە هەرێمی کوردستان دروست دەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە دەبینین ڕۆژانە دەڵێن با فەرمانبەران و هاوڵاتیان بایکۆت کرد و نەچنە دەوام، بەڵام لە ئەگەریکردنی بایکۆتی بەشێک لە سێکتەرەکانی حکوومەت کە ناوخۆ یاخود تەندروستی دیسانەوە ڕاستەخۆ هەر هاوڵاتیان دەبنەوە قوربانی. جام حکوومەتەوای لێکردن داوای مافی خۆمان بکەین، هەر خۆمان زەرمانە و داوای مافی خۆشمان نەکەین، هەر خۆمان زەرمانە. بێگومان بەرپرسیاری یەکەم لەم قەیرانانە و لەم حاڵەتانە حکوومەتی هەرێمی کوردستانە دەنا لە هیچ کەیەکی دنیا نابێت بەشی فریاگوزاری و یاخود فریاکەوتنی خێرا لە هیچ بنکەیەکی تەندروستی و یاخود هیچ مەڵبندێکی تەندروستی بەو شێوەیە چۆڵ بێت و هاوڵاتیەک کەوا بە شێوازێکی زۆر پەلە پرۆزیە و خێرا خۆی بگێنێتە نەخۆشخانەکە دانیار دەبینی زۆر بە ئیسراحەت تەواوی ژوورەکان و کارمەندەکان و شوێنی پزیشک و شوێنی پاسەوانەکان دەکا. شوانەوەی کە گرنگە کەسیشی لێنی ئەگەر بێت و مێز و کورسەکەشی ببردایەتە دەرەوە ڕەنگە کەس نەبووە بێ بڵێ بۆکوێ بەداخەوە بەرپرسیاری یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوە ویستم باز لەو بکەم کە ئەم ڕووداوە کێ خۆی بە بەرپرس دەزانێت لە ئاز ئەم ڕووداوایە تەندروستی پارێزگای هەڵەبجە چه ڕوونکردنەوەیەکی دەبێت لەسەر ئەم ڕووداوە کە زۆر جار بەهۆی ئەم حاڵەتانەوە گیان لە دەستدانی نەخۆشەکە ڕوودەدات کە ناتوانێت بگەێنێتە پارێزگای سلێمانیکە. ئەمەش زیانێکی زۆر بەر هاوڵاتیان دەکرێت بە تایبەت وەکو خۆت ئاماژت پێکرد کە فریاکەوتن لە هیچ شوێنێکدا لە هیچ وڵاتێکدا نابێت پەک بخرێت و کە نەخۆش بێ خزمەتگوزاری بێ لە فریاگوزاریەکاندا. ڕازان دەچین لای تەوری دومی بەرنامەکەمان ئەویش بازکردنە لە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەسەر پرسە گرنگەکان لە هەرێمی کوردستاندا. بزانین ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تا چەند کاریگەریان هەیە لەسەر چارەسەرکردنی و کێشانەی کە هاوڵاتیان دووچاریان دەبێتەوە، یاخود تا چەند دەتوانن ببنە فشار بۆ سەر حکوومەت بۆی کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکرێت، یاخود زۆرێک لە ڕێکخراوەکان لە زۆرێک لە وڵاتاندا هەوێنی چارەسەرکردنی کێشەکان دەتوانن هەماهنگ لەگەڵ حکوومەتدا بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە هەیە، یاخود زۆرێک لە ڕێکخراوەکان دەتوانن ئەو مەلەفانەی کە گەندەڵین لە وڵاتدا ئاشکرا بکەن و بتوانن گەندەڵکاران بەردادگا بن. بەڵام لە هەرێمی کوردستاندا بزانین ئەم ڕێکخراوانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر کێشەکان و چارەسەرکردنی کێشەکان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز ئیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ کە ئیماد سڵای خوا لێبێ سوپاس. کاک ئیماد دەمەوێت ئێوە وەکو ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چۆن هەڵدەستەنگێن لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ سوپاس بۆ ئێوە بۆ پێیان بۆ دەرفەتە لە ڕاستی هەڵسەنگاندن بۆ خۆی ئەبێ جیهەتێک ئەم هەڵسەنگێنێنە ئێمە خۆمان هەڵسەنگێنین، بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان کەس نییە هەڵمان سەنگێنێ ئەوەی ئێمە لە ناو خۆمانە ئەو کارەکەین. بەڵام بە شێوەیەکی گشتی کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 بە 2002 ڕاپەڕین دەست پێ دەکات، کاری خێرخوازی و کاری غاسەیە زیاتر. لە دوای ساڵانی 2000 و دروستبوونی میدیای ئەهلی وردە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش بە شێوەیەک لە شێوەکانەکەونە سەر پێ. ئەو کات دوو ئیداریە بێت لەولا بە بڕیارێک لێرە بە بڕیارێک کار لەگەسەر لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەکرێت تاوەی خۆشبەختانە یاسای ژمارەی ساڵی 2011 دەرەچێت یاسای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ساڵی 2015 فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان دروستەوێت. لەو ساتەوە تا ئێستا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەو مێژووی کە هیانە لە هەرێمی کوردستانەوە ئەتوانم بڵم توانیویانە خۆی کاری ڕێکخراوەیی چییە بریتە لە وەسیتێک نێوەندگیریەک لە نێوان حکوومەت و هاوڵاتیان بۆ گەیاندنی ئەو داواکاریانە بۆ گاندی و کێشە و گرفت و کۆسپانە لە خەڵکەوە بۆ دەسەڵات یان فشارقست سەر دەسەڵات بۆ کردنیان نەکردنی کارێک یان بۆ پەڕاندنەوەی کۆمەلگا لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. ئەمانە کاری مەدەنین کاری ڕێکخراوەکانن لە کۆی دنیای. بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە تا چەند
ئەوەی کە پرسیارەکە جەنابتە تا چەند ڕێکخراوەکان توانیوانە لە ڕاستی ئەمە پەیوەندیدارە بۆ فەزایی کە لە هەرێمی کوردستانە ڕێکخراوەکان کاری تیاکەن. یعنی تۆ لە چ فەزایەکە کاری تیاکە؟ بۆ نمونە جەنابت باس کرد کار لەسەر دۆسیی گەندەڵیەکرێ. ئێمە ڕێکخراوی تایبەتمەندمان هەیە بۆ نمونە ڕێکخراوی ستۆپ لە هەولێر وەرزی راپۆرتی هەیە لەسەر هەموو کەرتەکان، لەسەر نەوت، لەسەر کوشت و کاڵ، لەسەر دارایی، لەسەر بودجە، لەسەر هەموو شتێ بە شێوەیەکی وەرزی کارەکە. بۆ نمونە چاودێری دادگایە سەنتەری پەروەردەی دیموکراسی و مافی مرۆڤ دیێژاردی بۆ ماوەی 10 ساڵ ئەو پرۆژەی هەبوو. کارکردنە لەسەر چاودێری ڕەوشی مافی مرۆڤ ئێمە وا بۆ 5 ساڵمانە کاری لەسەرەکەی. کارکردنە لەسەر ڕێکخراوەکانی ژنانەوە چەند ڕێکخراوی تایبەتمەندمانێ. هەر سێکتەرێک کە تۆ لە هەرێمی کوردستان یەکگری کۆمەڵێک ڕێکخراوی جددی کار لەسەر پرسەکەکە. ئەوەی کە ئەمێنێتەوە تۆ کار لەگەڵ حکومەتەکەی، ینی تۆ ئەم پرسانە خەیتە بەردەم حکومەت، ماوەتەوە ئیستیجابی ئەو بەرامبەر بە تۆ چۆنە. لە ڕاستە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزارێ پێچەوانی هەموو دنیاە. ینی تۆ لە هەموو دنیا دەوڵەت، دامەزراوە دەوڵەتیەکان، حکوومەت پاڵپشتی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنین بۆ ئەوەی ئەو خزمەتگوزاریانە بگەن بە هاوڵاتیان. بەڵام لە هەرێمی کوردستانە ینی تۆ بە حکومەت پشتی ڕێکخراوەکان بگرێ، فەندیان بکە، پشتگیری داراییان بکە، لایەنی کەم ڕۆڵیان بۆ بڕەخسێنێ، هەرنا تەدریباتیان بۆ بکاتەوە، هەماهەنگیان لەگەڵ بکە. بەڵام پرۆسەکە لە هەرێمی کوردستانەوە ڕێک پێچەوانێ بە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەریکین حکومەت نەکەوێت. بە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی خەریکین ئەو بۆشایی کە حکومەت لە داها دروستی کردو بۆ فەرمانگەکانی خۆی بە ئێمە بپڕکاتەوە. من زۆر جار لە میدیا گوێم لەو شتە بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی چیان کردووە. ینی چیان کردووە ئەتەوێت چی بکەن؟ ینی پرسیارەکە ئەوەیە تۆ چاوەڕی چیت لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی؟ بڕوا بکە ینی کتابی فەرمانگەی ئەم وڵاتەم لایە داوای عەلەمی سەربیناکەیەکە، داوای پیلی ناو کامێری چاودێریەکەیەکە، داوای گڵۆپی سەقفەکەیەکە، داوای دەستکێشەکە، داوای ماسکەکە. یعنی بە شێوەیەک ئەم حکومەتە مؤسساتی خۆی هێناوەتە سەر پلێت و خستوریێتە سەر سوال، ئەبێ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەستیان پیانەوە بێ بۆ ئەوەی نەکەون. سەرنج بۆ جەناب لە دوای 2014ەوە کە قەیرانی دارایی دێت کە بوجەمان لە بەغاوە بڕێ، سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان چییە؟ ئەو نەوتەیە کەی فرۆشن و کەس نازانێت چی لێ لەگەڵ ئەو داهات ملیۆنان دۆلاری کە ڕێکخراوەکانیان ناوێنێتە وڵاتەوە بۆ بە داهاتێ بۆ خەڵک. بەو داهاتی کە کەوتۆتە دەست ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە لە دەرەوە هێناویشمانە بە هەوڵ و جوهودی خۆی هێناومانە. حکوومەت هەرێمی کوردستان لە ئەلف تا یائی تەداخولێکی نەکردو، پاڵپشتێکی نەکردووە، هێناومانە لە بری ئەوەی بۆ کۆمەلگای خەرجکەین بۆ مؤسساتی حکومیمان خەرج کردو. ئەگەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی نەبوونایە بێگومان بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی دژینان لە هەموو شارەکان داخران، شەڵتەرەکان داخران. ئەو مؤسساتانی پەیوەندیدارن بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە لە دوای 2015 بە دەست و پەنجەی ڕێکخراوەکان هەڵگیراون تا ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوە دۆخی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە دۆخێکی تەواو ئیستیسنائیە. ینی تۆ ناتوانانی بە پێوەرە جیهانیەکان تۆ دۆخی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە هەرێمی کوردستانە هەڵسەنگێنی. ینی وەکو ئەوەشی کە یارمەتیت نادا، کە پاڵپشتیت ناکا، کە پشتت ناگرێ، بەردەوام خەریکی ئیبداع بۆی ڕێت لێ بگرێ، بەردەوام خەریکی ئیبداع. لە ساڵی 2017 ڕۆشتۆ کتابکی دەرکردو لە وەزارەتی دارایی و ئابووری ئەبێ ڕێکخراوەکان باج بدەن. لە کاتێکا بەپێی یاسای ڕێکخراوەکان بە نەز نووسراوە لە یاسای ڕێکخراوەکانە کە ڕێکخراو بەخشراوە لە هەموو باج و ڕسمێکی گومرجی. ئێستا لە سەرەتای 2020ەوە هەتا ئێستا هیچ مۆڵەتێک نەدراوە بە هیچ ڕێکخراوێک بۆ کارکردن. بۆ چونکە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومەکانە بێت لەم پرۆسەیە بۆستێ، نابێت نە تۆماری ڕێکخراو بات، نە هیچ فەرمانێکی کارگەڕی کە ساڵانە ئەبێ ڕێکخراوەکان تازەکەنەوە کە ئەو خۆی ناقانونی ڕێشی لە تازەکردنەوەی ئەو گرتووە. بۆچی ئەو بۆچیە ئەو ماسە گوریسی زۆری تایە؟ بۆچی لەبەر ئەوەی ئەم کابینەیە کە هاتووە پێی وایە 5,000 ڕێکخراو زۆرە، بۆچی مانە؟ ئێکاکە تۆقە چیە؟ تۆ پارەیانەیە تێ فەندیانەکەی پشتیانەگری بودجێکی گشتیت بۆ دابین کردوون، چیت بۆ کردوون تا پێ دوابێ زۆر یاکەمە؟ بەڵام پێدوانیە بەشێک لەم ڕێکخراو کۆمەڵگای مەدەنی زۆر لە چاودێران دەڵێن بەشێکیان کە خۆی دەبێت چارەسەری کێشەکان بکات، هەماهەنگ بێت لە نێوان حکوومەتدا، ژێربەژێر دەوترێت پارەیەکیان دەدرێت لەلایەن حیزبەکانە، ئەوانیش دەسەمەوە کراون و ناتوان دەنگیانە بێت، ناتوان کاریگەریانە بێت لەسەر کێشەکان و بێدەنگن و سەرکوت کراون کە لە کاتێکدا ئەوانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و حکومی و حیزبیەکان ناڵێم کە دەبێت ڕۆڵیان نەبێت لە چارەسەرکردنی کێشەکانە، بەڵام ئەوەی کە لەبەر کۆمەڵێک بەرژەوەندی بەشێکیان بێدەنگ کراون. لە ڕاستە کوێن بێدەنگ کراون؟ ئەو ڕێکخراوانن کە کۆمپانیا حیزبیەکان دروستیان کردو بۆ سپیکردنەوەی پارە. ئەو ڕێکخراوانن ئەگەنا چ ڕێکخراوێکی جددی هەیە لە هەرێمی کوردستان لە 2015 با بڵێن نەمە فەرمانگە هەیە و 2020 5 ساڵ ئەتوانێت کەیسی دە ڕێکخراوی جددیمان باتێک کە برابێتە دادگا لە بەرگەندەڵی؟ پێی نییە.
ئەو ڕێکخراوانی کە و گومانیان لەسەر دروستە بێ بەڵێ ئەو ڕێکخراو حیزبیانن کە لێرە تا دێگەڵە توان نیشکەن ڕێکخراویژێ لەولا لە دێگەڵە بۆ لاوە توان نیشکە تا ڕەنگە هەر پلانێک بێ بۆ ناشرینکردنی فۆرمی کاری ڕێکخراوەیی ڕێکخراوی جددیرە ڕێکخراوی فعلی کۆمەڵێک ڕێکخراوی لاوەکی یا هەر ناو دروستەکەن بۆی بڵێنەها زۆر و بۆریەک و تێکەڵەیەک دروستکەن بۆی ئامانجەکە بشێوێنێ بۆ نمونە ڕێکخراوە ئەو ڕێکخوانەی بەجددی کار دەکەن بڵێ نەهاونە زۆرن و هیچ جێگە دەستشاندیانی یاخود فلان ڕێکخراو هەیە و ناوی هەیە و خۆی نیە بەس بۆی وشەی ڕێکخراو یاخود کاری ڕێکخراوی ناشرین بکرێت لەڕاستی ئەمە مناقەشاتانمان زۆر لەگەڵ خۆیان نەکردووە کاکە دروستکردنی ڕێکخراو مافە کابرا ڕێکخراو دروستەکە لە ماڵ دانیشێت تۆ قچی ینی مافێکە تۆ ممارسی دەنگدانە چی بۆ دەنگدان ناچی بۆ دەنگدان کەس بۆ هێلێت پرسێتەوە بۆچی بۆ ناچی دەنگدان مافە ئەتوانی دەنگ بیت ئەتوانی دەنگ ئەتوانێت ڕێکخراو دروستکە ئەتوانی دروستی نەکەی دروستی شەکەی ئەتوانی ئیشکە ئەتوانی ئیش نەکەی بۆ کەس نیە لێت بپرسێتەوە بۆ کەس نییە محاسبەت بکات بۆچی زۆرن وڵاتێکی وەکو ئیسیوانیا 2 ملیۆن کەسن 10,000 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیانێ ینی نیویان لە ئێمە کەمترە 2.5 ڕێکخراویشانە کەس پێ ناڵێ کاکە بۆچی تۆ لە ئیستۆنیا بۆچی لای ئێمە پێ دوای 5,000 ڕێکخراو زۆرە لەبەر یەکشت پێی زۆرە لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ئێمە لە 2009 شەپۆلێکی ناڕزایی گەورە و بوونی معارزێکی بە قۆتمانە بوو ئەم معارزەی لە ئێستا بێدەنگە ئەوەی کە دەنگی لێ بەرزێ بێتەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و کەسانی چالاکی سربەخۆ خوازن ئەوێ ئەم دەنگەش بکە لە حاڵی حاضر کتابێکی کردووە لە ئەنجومەنی وەزیران بۆ تازەکردنەوەی فەرمانی کارگەری ڕێکخراوەکان و پێدانی تۆمار بە هەر ڕێکخراوێک لیژنەی دروست کردو لیژنەیەک سەرۆکی فەرمانگەر ڕێکخراو ناحکومیەکان ئەندامێتی لە کارگەڕی فەرمانگەش کەسێک لە بەڕێوەبەرایەتی گشتی باجەکانی سەر بۆ وەزارەتی داروی ئابووری کەسێک ئەو ترسە چی حکوومەتێتی لەم ڕێکخراوانە ئەو دەنگە ئازادەیە ئەو فەزایە کە هەیەی پێی وایە لەژێر سوڵتەی ئەوانیە لەژێر سەڵاحەتی ئەوانیە بە پێی قسەی ئەو هەڵناسی و دانانیشێ دەنگێک کە ئەگا بە دەرەوە دەنگێک ئەگا بە یاڵام دەنگێک کە ئەگا بە خەڵک ئەو دەنگە بە ئەو خەفە ناکرێت ئەوێ لە ڕێی یاساوە ئێستا تازەترین هەوڵیان هەموارکردنەوەی یاسای ڕێکخراو ناحکومیەکان ژمارەیەکی ساڵی 2011 کە من بە گرنتی ئێڵەم یاساناسان کە لێرەوە با بڵەمە تەحەداشەوە ئێڵەم لە 92ەوە کە ئەم پەرلەمانە یاسا دەرەکا هەتا ئەگاتە ئێستا یاسایەکی جوانتری یاسای ڕێکخراو ناحکومیەکان دەرنەکردو بەڵام بۆ تۆ ئەو یاسای هەموارکەیتەوە بۆ ئەوەی بۆ شەوەیدا ڕێژێتەوە کە لە ساڵحی حکومەتە بەهێزەکەیانە بۆی ئەو هەیمەنەیە بکا بەسەر ڕێکخراوەکانە دواتر ڕێکخراوەکان بە جۆرە تەقیدکا کە بڕاتەوە بۆ وەزارەتی ناوخۆ بڕاتەوە بۆ جیهەتە ئەمنیەکان بڕاتەوە تۆ فۆندێگۆر نەگری لە دەرەوە بە ئیمزای سەرۆکوەزیران نەبێ بۆ ئەوش بیا بە یەکێ کە قوبوڵی بکایان قوبوڵی نەکا لەبەرەوە هەڵمەتەکە بۆ سەر ڕێکخراوە ناحکومیەکان لە ئێستاە دوای ساڵی 2020ەوە بەڕاستی ئێمە ترسمان هەیە ترسەکەشمان زۆر لە جێ خۆیەتی چونکە ئێمە لە مانگی دوو وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆشتین ئەنجومەنی وەزارەتی دارایی و ئابووری چوونە لای یوئێنەکان چوونە فەرمانگە چوونە پەرلەمانی کوردستان پامێکمان پێگان ئێمە نیەتی باشە حکومت ناخوێنینەوە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ ڕێکخراوەکان ئەو نیەتیان لە مانگا دەرخستەوە بۆمان کە ئەو لیژنەیەیان دروست کردو لە کاتێکا پێدانی تۆمار بە پێی یاسا لە دەسەڵاتی فەرمانگەی و هیچ کەسێکی تر بەڵام ئەو وەزارەتی دارایی و ئابووری هێناوەتە ناوەوە بۆ ئەوەی هەر کەسێک چوو تۆماری تازە کردەوە بچێ زەریبەکەشی بۆ پارەکەش با بە حکومت کامە بە زۆرە لە زۆرەکان هەر ینی بێ ئەهمیەتکردنی ڕێککاری ڕێکخراوەیەوە ئیلا ئەوەی کە جەنابەت فەرمووت کاری ڕێکخراوەکانی خۆیان لە بەپی یاسای سامانە سروشتەکانە ئەبێت شتێکی پێوترێ پاڵپشتی مرۆیی ئیشکردن لەگەڵ کۆمەلگای مەدەنی ئەوان خۆیان هەردوو حیزبی دەسەڵات 11 ڕێکخراویانەیە ناویان ناون بە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی نەوت کە پارە بن بۆم ڕێکخراوانە بۆ ئەوی کار و چالاکیەکانیان بکەن لەبەرەوە ئەو پارە گەورەی کە ئەخوری ئەو ملیۆنان دۆلارانی کە لایەن هەر لە لای ڕێکخراوەکانی خۆیان ئەو ڕێکخراوانی خۆیان کە دواتر لە لای یوئێنەکان کەشف بوون چین و چۆنن فەندەکانیان لێ سندوونەتەوە لەبەرەوە چۆن ئیعلام چۆن دادگا چۆن هەموو ئەساساتەکانی ئەم وڵاتیان زەعیف و لاواز و ئەوە کردووە بە دروستکردنی هاشوهوش و دروستکردنی میدیای گەورە و میدیای نەوتی ئەیانەوێ بە هەمان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش بۆ دەردەبرن ڕێکخراوی سێبەری حیزب و کۆمپانیا حیزبیەکان دروستکەن بۆ ئەوی دەنگی ڕێکخراوە جددیەکان بکەنەوە ئیمات پێ دوایە جیاوازی هەیە لە نێوان زۆنی سەوز و زەردا لە ڕۆڵ و کاریگەری ئەم ڕێکخراوانە لە چارەسەرکردنی کێشەکانەوەی کە ڕۆڵیان هەبێت لە لەو کێشانی کە ڕۆژانە خەڵگەیەتی یاخود لەوەی کە دەیانوێت کار و چالاکیەکانیان ئەنجامدن لەو شارانەدا ئەو جیاوازیە بەوازحەیە بیرێ بەس جیاوازیەکە فەزلەکەی بۆ کەس ناگەڕێتەوە بۆ حیزبی دەسەڵات ناگرێتەوە بۆ ژینگەی مەدەنی ئەم زۆنە گەڕێتەوە بۆ میدیا ئەهلیە گەڕێتەوە بۆ حیزب ئۆپۆزیسیۆنەکانە گەڕێتەوە بۆ چالاکی حروبچیە گەڕێتەوە کە لەم زۆنە هەیە بەڵێ بە دڵنیایی ئەمە ڕێکخراوانەیە لە هەولێر تا ئێستا نایڵن بارەکای هەبێ ڕێکخراوانەیە ئاسایش نورداشی کردوونەوە نردبوونێتی ئەم دێگەڵە ڕێکخراوانەیە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران داخراوە لە کاتێکا کولەکەی تەڕێکی یاسایەکانی ئەنجومەنی وەزیران بتوانێت ڕێکخراو هەڵۆشێنێتەوە تەنیا دەسەڵاتی دادگایە ئەوە نەبێ لێرەش قایمقاممانە بۆ کە بەحساب کەسێکی قانونی زۆر دیاری ئەم وڵاتەشە بڕیاری دەرکردو بڕارماندا بە هەڵۆشانەوەی فڵان ڕێکخراو
ینی تا فرای کەوتون پیان تۆبانە چ دەرەوە بۆ ئەلام کاکە جەناب قایمخانی فەرمانی و هەڵەشانەی ڕێکخراوە بەدەست دادگایە بەدەست جەنابە نییە وانە ڕێگرەکان لێرەش ئەوە نەکەمتر بن بەڵام ئەوەی کە لەوێ گوزارێ لە سەداسەد جیاواز لەوەی کە لێرە گوزارێ ینی ئەو ڕێکخراوە سەر بە خۆجدیانی کە لەوێ ئیشەکەن حوپەراسیۆن لە وتی محەممەد زیاتر کاگیما تا چەند گرنگە لایەن ئۆپۆزیسیۆنەکان یاخود ئەو هێزانەی بەڕاستی لە بەرەی خەڵقن و خۆیان بەوە بە داواکاری مافی ڕەوای هاوڵاتیان دەزانن پشگیری ڕێکخراوەکان بکەن یاخود کاری ڕێکخراوی پەرە پێ بدەن یاخود ڕێکخراو دروست بکەن ڕەنگە هەنێ بابەت هەیە تۆ لە نەتوانی بە کاری حیزبی بیکە ڕەنگە بە کاری ڕێکخراوایی چ بۆ خزمەتکردنی هاوڵاتی چ بۆ گەیاندی مافی ڕەوا و دەنگی حەق تۆ بە ڕێکاری ڕێکخراوی مەدەنیانە ئاسانترە بیکەیت تا چەند گرنگە بە کللتوری بکەین لەلایەن حیزبەکانەوە چۆن ئەوان بۆ خۆیان دروست دەکەن بۆ پارەشۆردنەوە بۆ دزی و بۆ گەندەڵی بەکاریان دێنن تا چەند گرنگە ئەو هێزانشی کەوا ئۆپۆزیسیۆن یاخۆ دەیانوێت لە بەرەی خەڵک بن لە ڕێگەی کاری ڕێکخراوەیی و بربەمەی ئەوان بگرن ڕاستە ئەو حیزبانی دەروی دەسەڵاتن و ئەو خەمەیان هەیە ئەگەر هەڵنەسن بە دروستکردنی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی کە باشتر شتی واژ نەکەن و کەلتوری پارتیۆشێتی دووبارە دیوێکی باشتر نەک ئەوەی کە تەنیا ئەگەر پشتی ئەو ڕێکخراوانەی کە ئێستا هەیە حیزبی کوردستانی لە کەرکووک ئازیا و ئەندامەکانی سیاسی بچن ڕێکخراو دروستکەن بۆی دوای ئەگەر پرسێک ڕووی بڵند 500 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی فڵان بەهێننامی دەرکرد ئەم کەلتورە ناشرینی کە ئەوان دروستیان کردەوە بۆی کە دەستخستنە ناو هەموو شتێک و بە حیزبیکردن و بە سێبەرکردنی هەموو شتێک لە ڕاستە کەلتورێکی زۆر ناشرینە کە ئەمە بەڕاستی لە لای ڕێکخراونی و دوڵەتەکان دەسەکە زۆر کەشفە ینی زۆر بە واضحی و بەڕوونی ئەبینە لە پرسێکی سیاسی لە هەڵوێستێکە دەرەکەوێت کە کێ سەر بە چ تەیارێکە جاوی کە زۆر شتێکی نامویە لە وڵاتیەوە ئەوەیە کاتێکگە چیتە لای دەسەڵات داوای مافی خەڵکەکەی بۆ یاختەکە هەوێت بۆ دەرێنی تۆ سەر بە ئۆپۆزیسیۆنی تۆ وەکو معارەزە ئیشەکەی تۆ من داوای مافێکەکەم تۆ خراپتر ئەگەر معارەزەش بی وەرە خراپترە جاوێنە کاکە من داوای مافێکەکەم تۆ مافەت نەدا و خروقاتێکت کردو ئێمە ناوندی نیشتمانی و مافی مرۆڤ لە مانگانی پێشووترا راپۆرتێکمان دەرکە سەبارەت بۆ خروقاتی یاسایانی کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە ماوەی کەرەنتینە ئەنجامی داوە 15 تەوەری یاساییمان دیاری کردووە کە ئەم تەوەرە یاساییانە حکوومەت هەرێمی کوردستان لە کاتی کەرەنتینە بڕیاری نایاسایی داوە ئیتر ئەمە من بیڵم هەر نایاسایی و معارەزە بێ لە هەر نایاسایی و کەناڵی پێیان بڵێ هەر نایاسایی و ینی نایاسایی بوونی ئەم شتە پەیوەندی بۆ نییە کە چی ئێڵێ خودی تەوەرەکە نایاساییە بەڵام ئەو ئێوە بەڕاستی بەو جۆرە قسە بکەی بەو ئاعازە قسە بکەی کە خۆی ئێوێ هەر بۆیە هەستاوە بە بێڕۆڵکردنی فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان لە کاتێکە فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان سەرۆکەکەی دەسەڵاتی بەڕێوەبەرێکی گشتی هەیە بەڵام لە ئێستا هەوڵەگەیە فەرمانگەکان لێ بسەنەوە بینای فەرمانگەکە بیان بەنە ناو ئەنجومەنی وەزیران و دوو ژووریان بنێ و بە کوردێکی بیان کەن بە تێرێکی معقول بۆ ئەوی بۆ شێوە مامەڵیان لەگەڵا بکەن کە خۆیان ئەیانەوێت لە کاتێکە ئەمە بەپی یاسای ڕێکخراوە ناحکومیەکان هەیکلێکی ئیداریمانەیە فەرمانگەیەکمانەیە ئەرک و وەزیفە ڕۆڵی بەپی پێڕەوی ناوخۆی فەرمانگە بەپی بەرنامەی کاری دیارە بەڵام چاوێکی تیژ هەیە لە ئەنجومەنی وەزیران لە ڕاستەکەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چونکە عەقڵێتێکی ئەمنیە و لەگەڵ کاری ڕێکخراوی شتان نایەتەوە و ئەمەی پێ تەقەبول ناکرێ کە 5000 ڕێکخراوی من مناقەشەمان لەگەڵا کردوون کاکە ئەم 5000 چ سوتانتە دوایەمە پاش 670 ڕێکخراو لە فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان ئەوراقی تازە کردوتەوە چونکە تۆ هیچ فەندێکت نییە بۆی پشتیوانیەکت نییە کابرا بڵگەنامی تۆمارەکەی وەرگرتووە چۆتە ماڵەوە ئیتر تۆ ئەگەر زۆر بێت چ بارێکە بەسەر تۆ ئەگەر کەم بێت چ مشکلێک بۆ تۆ کەمەکە لە کاتێکا لەوەتی فەرمانگە دامەزراوە یەک جار حکوومەت هەرێمی کوردستان فەندی ڕێکخراوەکانی کردو دوای ئەوە فەندەکە نەماوە ئەو ڕێکخراوانی ئێستا کارەکەن بە پارەی خۆیان بە پارەی دەرەوە بە هەوڵی ناوخۆی خۆیان حکوومەت هەرێمی کوردستان دینارێک بە ڕێکخراوێک نادا لە ئەوانی خۆی نەبێ تۆ بۆ پێ دوایان بڕخراوانە بارن بەسەر تۆ ئەگەر ئەوان دەبن تۆ کێشێکت لە کۆڵە بێتەوە یان زۆر جار لەم ناخۆشەکانە پێمان دەڵێن کاکە وەڵا ڕێکخراوەکان گەندەڵیان کردو ئێوە دادگایە بڕۆ بێ بە دادگا ینی تۆ ئەمە بکەی بە چ بیانوێک بەسەر منەوە بەس لە گەندەڵی چی ینی ڕێکخراوێک چۆن ناتوانێت گەندەڵ بکە ینی خۆ نە پارەی خەڵکی لایە ئەگەر نەچوو بێ هێنابێتی یا بیدا بە خەڵکیش ینی گەندەڵی چییە کەمەتانە بۆ لە چیەوە سەرچاوە دەگرێت ئەوەیە کە حکوومەت لە ژێرە و پارە بە ڕێکخراوە ئەو پێوتە گەندەڵی لە کاتێکە حکوومەت چۆن بە ڕێکخراوە گەندەڵ پێی وای بۆ ستافەکەی خۆی بەکارێن ئاوەسن سەرۆکی ڕێکخراوەکە ئەندامانی دەستی کارگەری ژمێرەکە بۆ خۆیان خواردووانە کاکە ئێمە بەپی یاسای ڕێکخراوە ناحکومیەکان واجبە لەسەرمان ساڵانە راپۆرتی چالاکی و داراییمان بین بە ڕێکخراوە فەرمانگەر ڕێکخراوە ناحکومیەکان ئەو ژێنێرێ بۆ دیوانی چاودێری دارایی با دیوانی چاودێری دارایی و ئەرکە بکێشێ
سێری راپۆرتەکان بکە کێمانی بەدڵ نییە بانراتدادگا و ینی وە سەلام بەمە تۆهمەیەکە لە ڕاستیا خۆشی بڕای پێدیە بەس دروستێکا بۆ ئەوی بیکا بە بیان و بە بەڵگە بەسەر تۆ بڵێ با یاساکە هەموار بکەینەوە فەرمانگەکە بچووک بکەینەوە و دەسەڵاتەکان بینەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری فڵان فسارۆک زەمەنی نەوەدەکان و ینی هەرمی کوردستان شتێکی عجیبی تایە ینی ئەڕۆیتە سەرەوە و یێتەوە مڕەبعیەکەم ڕۆیتە سەرەوە ینی تۆ دڵت خۆشە یاسا دەیە فەرمانگەت هەیە تۆ دڵت خۆشە کاری ڕێکخراوەیەکەی تۆ دڵت خۆشە بە هانای خەڵکەوەچی لە ڕاستی ئەگەر من باسی و کار و چالاکیانە بکەم ئێمە وەکو خۆمان نەچێ سەگەر باسیکەم دووسێ بەرنامەمەیە بەڵام تۆ لە گەرمەی کاری ڕێکخراوەیە خەیاڵت ئەوەیە کە تۆ چۆن ئەم کەیسە چارەسەرەکەی ئەم بابەتە بەردوایە چوونی بۆکەی لە دەرگاکەت یا وڵات تۆ دوو تابلۆ دڵواسیوە کامەیانت بۆ حساب بکەم لە شارەوانیەوە هاتووە بۆی زەڕیبەی تابلۆکانت لێ بسەنم پارەی ئاو کارەبا دێت بۆیەوە وەکو کۆمپانیا حسابی بۆ کردووی لە فەرمانی کارگەڕیت بۆ تازە ناکاتەوە وەڵامی ئۆستۆپاکی باجبێنی یعنی لە هەموو ڕوویەکەوە دێت هجوومت بۆ ئەهێنێ بەس بۆ ئەوەی تۆ ینی مردنی پێ پیشانە بووی بە تاکە ڕازی بی زۆر باشەکە ئیمات لە هاوشانی ڕۆڵی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هۆشیاری تاک تا چەند گرنگەکە بێدەنگ نەبێت لەسەر ئەو کێشانەی لەسەر ئەو گرفتانەی لەسەر ئەو قەیرانانەی کە لە وڵاتدا هەیە پێ وایە کە تاک دەتوانێت لە ڕۆگەی وشارێکی تەواوە هاوشانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کاریگەری هەبێت لەسەر ئەو پرسانێکە هەیە لە ڕاستە خۆ بناغی کارەکە ئێمە پەروەردەی تاکە ئەو تاکە کە تۆ بێدەنگ نەبێ بەرامبەر بەو پێشەلکارانی کە دێنە بەردەمی بەڵام ئەوش پلانی بۆ داناوە ینیوە نەبێ تاکەکەەوە هیلاکە بۆ نمونە بن بۆکو پارێزەرێکە لە دارگا کارەکەم خەڵکەکە خواخواەتی لە نیوایە بە سوڵح تەواوی بەس لە کۆڵی محکەمە بێتەوە ئەوەنە ڕۆتیناتی دروست کردووە کابرا تااقەتی نیە بەدوای مافەکە خۆی لە دادگا بڕات چ بگا بە فەرمانگەیەکی حکومی ئەو هەر تااقەتی نییە بۆ چونکە سیستەمێکی ئەوەنە ڕۆتیناتی دروست کردووە کە ئەو تاکە ناتوانێت تاخیر لەگەڵی بڕوە لە ڕاستە ئەو شیاری تاکەمان ئێمە زۆر پێویستە بۆ ئەوەی کە کاتێک ئێمە بۆ خۆمان لە ناودی نیشتمانی مافی مرۆڤ لە چاودێریکردن ڕۆژی مافی مرۆڤ چاودەی گرتوخانە و بەندکراوە ئەوەکە ینی بڕوا بکە فۆرمی بۆ پڕەکەیتەوە کە تۆ کێشە چییە مشکلە چییە چی ڕوویاوە چی ڕوویناوە هەوڵای زۆرترین زانیاری بشارێتەوە چونکە پێی وایە گەرێمە دوایی بە دۆداسوونی بۆ بکەینەوە لێ تووشی کێشە و گیر و گرفتەبێت لە کاتێکە واژ نییە ئێمە چەندان کەیسمان لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان خۆیان چونکە قوربانیترین بڕوا بکە ئەوەی کە زۆر قوربانیدا لە وڵاتە سەرۆکی ئەو فەرمانگانن کە فەرمانگە خەدەمیەکان ینی کە دژوریش خۆزگیان پێ ناخوازی لەو شوێنەیە بۆ نمونە لە بەڕێوەبەراتی لە بەشی گرتن گواستنی پۆلیسی پارێزگای سلێمانی تاخیر هەواڵ حەڤە کەسیان تووشی کۆرۆنا بوون کەس لیان ناپرسێتەوە ینی تۆ خۆت بخەرەجی بەڕێوەبەری ئەو شوێنە کارمەندانی ئەو شوێنە بەرپرسانی ئەو شوێنە گیانی 500 کەس 500 بەندکراو لەژێر دەستی تۆ ئابێ کەسێک نییە بەهاناتەوە کە خزمەت گوزارێکت پێشکەشکە ماسکێکە بۆ بێنێ دەستکەشێکە بۆ بێنێ فەحسێکت بۆ بکە یارمەتیت بۆیش ئەو کەسانی کە توش بوون جیاب بکرێنەوە ینی بە تۆ خەوت چۆن شەو فەقیرە خەوی لەکەوێ ینی بێ هانا بۆ هەموو کەسێکە با بووی ئەو دۆخی خۆی هەڵکە لە کاتێکە ئەمە ئەگەر هۆشیاری تاکمانە بووە بۆ نمونە وەک هەموو وڵاتەکانی تری دنیا بڕژانایەتە سەر جادە کوورە هەڵمەتێکیان دروست بکردایە مانگرتنێک دروست بکردایە تۆ کابرا معاشی ناداتێ داوامەکەی بۆکە بۆ چونکە باشێکی تری لە حیزبەوە زۆر سپاس بۆ بەڕێز ئیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافیم ڕۆ سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس بۆ بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگە و واوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.